دەسەڵات و حکومڕانەکان ئەوانەی هاوشێوەی هەرێمی کوردستان تا بینەقاقیان لە گەندەڵی چەقیوە و ترسناکتر لە شێرپەنجە بە سەرجەم جەستەی حکومڕانیاندا بڵاو بۆتەوە. چەندین ساڵ و دەیە شتێپەڕی هێشتا ئەوان لە بانگەشەی بنبەرکردنی گەندەڵی تێنەپەڕیون. گەندەڵی وەکو سکرتەری گشتی نەتەوەی گرتوەکان لە پەیامێکیدا بابۆنەی ڕۆژی گیانی بنبەرکردنی گەندەڵیەوە نووسیوێتی تاوانێکی نائەخلاقی و خیانەتە لەو ئەمانەتی کە گەل پێی ڕاستپاردووی زیانەکانیشی لە خۆراغی قەیرانەکاندا زیاتر دەردەکەوێت. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی کابینەکانی پێشخۆی دروشمی گەورە و زەقی بنبەرکردنی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی بوو. بەڵام دوای نزیکەی ساڵێک و 6 مانگ لە تەمەنی کابینەکە هێشتا بە قسەی سەرۆکەی دەستەی دەستپاکی زۆرینەی ئەو کێشە و گرفتانەی ڕوبەڕووی هەرێم دەبنەوە بەهۆی زۆری گەندەڵیەوەیە. سەرۆکەی دەستەی دەستپاکی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان بەهۆی گەندەڵی و بەهادەردانی سامانی گشتیەوە حکوومەت توانای دابینکردنی موچەی نەماوە. لە کاتێکدا زەمینی واقع و بەشێکی بەرچەو لە پەرلەمانتاران و شارەزان جەخت دەکەنەوەلەوەی کە گەندەڵی و قەیرانی ئابووری هەرێمی کوردستان سەرچاوەکەی نادیاری داهاتە نیشتیمانیەکانە، بەڵام وەکو ئەو ماڵەی لە چلەی زستاندا دەرگای کرابێتەوە بۆ بنبەرکردنی سەرماش خەریکی گرتنی کون و بۆشایی لابەلای بچووک بێت. حکوومەتی هەرێم لە دەرەوەی سێکتەری سەرەکیدا بەدوای گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی زۆر بچووکدا دەگەڕێت. لەگەڵەوەی لە مانگی 7 ئەم ساڵەوە یاسای چاکسازی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە، کەچی هێشتا دەستەی دەستپاکی و پەرلەمانتارانی لایەنەکانی دەسەڵات نەک ئۆپۆزیسیۆن بەردەوام گەندەڵی زیاتر لە قاچاغی خاڵە سنووریەکان، بازرگانی نەوت بەدزێ، خۆرەخکاری بازاڕ و وەبەرهێنان، بەکارهێنانی نایاساییانەی دەسەڵات لەلایەن کۆمپانیاکانەوە دەخەنە ڕوو. ئەویش لەبەرەوەی ئەو دەرمانەی کە حکوومەت بە ناوی یاسای چاکسازی بۆ دەردی گەندەڵی نووسیوێتی هی ئەو نەخۆشیە نییە. ئەگەر دزین تاڵان الوان گمرکان نەبتن هەموو پارە بوو خەزینە حکوومەتی بتن ڕەنگە پێویست نەکەتن ئەم هەندە تکار جوال عێراقی بکەین. دەسەڵاتی هەرێمی کوردستان وەک هەندێک پیان باشە لەجێ حکوومەت ئەم ناوەی لێ بنرێت. سەدان ساڵی دیکەش تەمەنی بێت هەر ناچارە بەوەی کە چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدات. چاکسازی ڕاستەقینەش خۆی لە دوورخستنەوەی دەستی حەزب لە حکوومەت، گەڕانەوەی داهاتی ڕاستەقینە بۆ شوێنی دیاریکراوی خۆی، شەفافکردنی گرێبەستەکانی غاز و نەوت و داهاتەکانی دەبینێتەوە، نەک گفتاری بێکردار و هەنگاوی شقلی کە ئەم کابینەی پارتی وێچێتی و گۆڕان لە دەستپێکەوە تا ئێستا لەژێر بانگەشەی چاکسازی خۆی پێوە خەریک دەکەن.